بەرەو دوورم ماوەی 26 ساڵە ئەم ئیشە ئەەکەم هەر سەرەتا لە ماڵی خۆمانەوە دەست بکرد بەم کارە ئیتر تقریبا لەو کاتانە بڵێن لە نەوەکانە بوو من کە دەستم بەم کارە کرد لە ماڵی خۆمان دوای وردە وردە کە بارمەکراتنە سەی سایق تقریبا 2000 بوو هاتینە سەی سایق ماڵمان ئەو کاتە من ئیشی جملەمە کرد بۆ بازار ئیشمە کرد ئەو چەند برایەک لە بازارە دوکانی قماشیان هەیسێش هەر لەوێن داوایان کردیان بێرە بازار حەزەکەن لەوێ دوکانێکی خەیاتی دابنیت و ئیشکەیت هە ئیشی جملەکەی خۆ بکەیت ئێتمەش لە ڕاستیاوەی ڕاستیەکەی بێتانی خۆم زۆرم پێ خۆش بوو وەکو ماڵەوەی خۆشمان ماڵەوەژمان ڕازی بوو بەڵام تێ کەس و کار حەزیان لێنەوە ئیتر ماوەیەکی پێش و هەم دیسان هاتنەوە داوایان لێ کردم ئیتر منیش پرسم بە چەند کەسێک کرد پیان خۆش بوو زۆریان پێ خۆش بوو نازانم بۆ گەڕەک و شوێنەکانی تر کە دوکانی خەیاتی تیا بوو بێت ئافرەت لە بازاڕە ئیشی کردبێ ئێمە یەکەم کەس بینانێک کە ئیشمان کرد لەوێ ئیتر زۆر ینی ئیشەکەمان زۆر بوو بەردەوام ینی ڕەمەزان هاو لە مانگی ڕەمەزانە شەو ڕۆژ لەوێ ئیشمانە کرد مانوو ئەبی زۆر ئیتر زۆر ڕۆیشتین تقریبا 3 ساڵ بەردەوام من دوای لە 3 ساڵەکە ئیتر من نەتوانیوەی ڕاستی بێ زۆر مانەوە بوومازم لێ هێنا ئیتر هاتمە ماڵی خۆمان ئیتر هەر لە ماڵی خۆمانە خەریکەم ئیشە بوومانێ ینی من تەمەنێکی مناڵیوە خەریکەم ئیشە بوو ئیتر ئیشەکەشم زۆر بەلاوە خۆشە ئیتر دوان لەوە کە زەواجم کرد ویستم وازی لێ بێنم بەڵام نەمتوانی وازی لێ بێم هەر دیسانەوە دەستم کردەوە پێی ئیتر بەردەوام هەر خەریکی ئەو ئیشەی خۆم بوو دا سوپاس بۆ خۆی گەورە یانی ئیشێکی پاک و خاوێنە ئیشێکی زۆر باشە ئەمجارە بڵێن بەنسبەت ئەم ساڵەکە بڵێن جلی کوردی باش بوو سوپاس بۆ خوا باش بوو هەرچەنە ینی مائیشەت کەم بوو معاش نەبوو بەس خەڵک هەر باش بوو جلی کرد بەس پاروانە بوو خوا پار قەناعەتکە نییە کەم خەڵک جلی کرد بەس ئەم ساڵەکە هەمی جلی کرد ئەوەیژی کە نەی بوو فەقیرە هاو بەخوا من هەر بۆم ئەدوری ئەموو قەیناکە گوناحە پاریژی پێ نەبوو کێشەم نەبوو لەگەڵی بدەین ئەموو بڕۆ هەچ کاتێ معاش وەرگر وەرەڕۆ دوومانی ڕێک هەرموو ئیشم نییە هەر ینی ئیشم نەبوو دوای وردەوردە کە خەڵک هاو سوپاس بۆ خۆی گەورە ینی ئیشەکە زۆر بوو وای لێ هاو ئەوەنە زۆر بوو خۆم تەحاملم نەبوو یانی توانام نەبوو کە ئیشەکە بکەم ئەوەنە ئیشەکە زۆر بوو ئیسەش سوپاس بۆ خۆی گەورە ینی ئیشەکە زۆر باشە ینی ئەگەر توانام هەبێت بەردەوام لەم دوکانە بم شەو ڕۆژ ئیشەیە سوپاس بۆ خۆی ئیشەکەمان باشە ئەنجار ڕۆژانەش من کە لێرە ئیش ئەەکەم بەسەر لە بەیانی ئەگەر کارەبا بێ تقریبا 9 هەتا 12 شەویش بۆ ئاسرەکەیژی سەوا کار مۆلیدەکان وانێ کردووە 4 کارەبای مۆلیدە من کەم هەتاکو نزیکەی 5:30 لێرەیە بم ئەڕۆمەوە شەوانەیش کە یەمەوە جاری وا هەیە بە بۆنەی نەورۆزەوە و جلی کوردی کە زۆر هەبوو ئەی نەمانەتوانی زوو بڕۆینەوە جاری وا بووە من سعات 4 بۆ یەک ڕۆژتومەتەوە ینی سەکەوە قەیفە ئۆڤەریش ئەەکەم ئەڵم بە 10,000 جاری وای 8یان لێسێنم 9یان لێسێنم ئاوا ئیتر سەڵتەیش هەر بە هەمان شێوە ئەگەر پولەکە بێتانەیە ئیتر سعرەکەی تقریبا لە 9,000 تا 7,000 ئاوا سندومانە زۆر گرنگە زۆر من حەز ئەەکەم نییە هەموو کەسێ نییە خاوەنی ئیشی خۆی بیانی داوای لە کەس نەکە یعنی من هەتا ئێستا چەند جار ویستومە واز لەم ئیشەم بێنم دوایی بیرم کردوتەوە ها کە ئیشی پارەی خۆی بوو پارە و پێ بوو هەشتێک ویست هەر داوا کارێک بێت خۆت ئەیکەیت ئەمجارە من پێم خۆش ینی هەموو کەسی خاوەنی ئیشی خۆی بێ ئیش بکات ئەمجارە بەڕاستیەکەی ئەم جۆرە ئیشانە دەستڕەنگینیەکە بۆت ئەتوانی ینی بژێوی ژیانی خۆت دابین بکەیت خزمەت بە خەڵک بکەیت ئەمجارە تۆ کەسانێکی تر فێر بکەیت ئەنی من سوپاس بۆ خوا نەبیستانی بە ماوەی درێژەی ئەم چەند ساڵە کە خەیاتیم کردووە چەنەها کەس سوپاس بۆ خۆی گەورە لە منەوە فێری خەیاتی بوو ها ینی فێرم کردووە ینی ئافرەتی وا فێر بووە خوشکی وا فێر بووە کە کاتێ ینی لە منەوە فێر بووە کە کاتێ دەجلەکەیم بینیوەتەوە لەبەری خەڵکە بیرم کردوتە تومە بزانە من لەکوێ ئەم شتم درویوە ینی ئەوەنە ئیشەکەی لە من چووە هەتا نییە وتومە پێوتومە ئەو جلەکێ بۆی دوێدا دە فڵان کەس دروێتی ینی ئەوە سوپاس بۆ خۆی گەورە ینی
کەسانی زۆر لە منەوە فێری ئیش بووە حەزیش ئەەکەم نییە هەچی ئافرەتە شت ئیش بزانێ بۆ خۆی شت بزانێ بۆ خۆی ئیتر هەرچێک بێ حەل لە هەچ بوارێکا بێ خەیاتیە بێ چنین ئەبێت شیرینی ئەبێت هەرچی ئەبێت